علماء فرمون مالكت أهلكت شون بركتي بوده يكمن شتي بركت بينت ناو مالي تو ناو جياني تو ناو عائلة وخزاني تو قرآني بيروز تو چنه قرآن خواني چنه لخزمتي قرآن أبي چنه پري قرآن أكيتو ختم أكي لمالكته یەکێک لەو شتانەی کە زۆر بە بەرەکەت و بە مبارەکی ئەمێنێتەوە تا ڕۆژی دوایی لەسەر زەویە و هەمووان متفقین لەسەری بریتە لە قورئان وهذا كتاب أنزلناه مبارك کتێبێکی زۆر مبارەک لە ماڵەکانی هەموومانە هەیە قەدری نازانی مزگەوتەکان پڕە لەوە چی ئێستا ئێمە ئەم هەموو مصحەفە جوانە ئەبینین لە ناو مزگەوتەکانە و جەماڵێکی جوان ئەبینین لە ماڵەکانمانە ئەو هەموو مصحەفە جوانە ئەبینین لەناو مۆبایلەکانە ئەو هەموو دەنگە خۆشە جوانە ئەبینین و گوێ لێ ڕناگرین و خەریکی نابین و هەستمان لەگەڵیان نییە وا تەسەورەکەن لەسەر ئەمە محاسبە ناکرین لە ئەفریقیایە 12 ماڵی موسڵمان یەک مصحەفیان بەرەکە 12 ماڵ یەک مصحەفیان بەرەکە ئێمە ماڵی وامان هەیە 12 مصحەفی تایە بەڵام تیان ناخوێنرێ مزگەوتەکان پڕ لە مصحەف و تیان ناخوێنرێ ئێمە ئەتوانین مصحەف بکڕین و دیاریکەین بۆ یەکتر بەڵام ناتوانین قورئان لە خزمەتیا دابنیشین و پێکەوە تەداولیکەین و لە خزمەتیا بین و مەجالیسی قورئانمان نەماوە لە هەشتاکانە هیچ مزگەوتێک نەبوو مەجلیسی قورئانی تیان نەبێ هیچ گوندێک نەبوو مەجلیسی قورئانی تیان نەبێ ئەم ئێستا لە دوای ئەم هەموو بە حساب پێشکەوتنەمان اینجا فەرامۆشی قورئانمان کردو لە دواوەی کاتێک کە مناڵێک جوهدی تەواوی ئەکرد و کەلیمەیە لە قورئان فێرە بوو زۆر بەلامانەوە گەورە بوو ئەم ئێستا فێری قورئانیش بوو قورئان ناخوێنێ ڕۆحی لەگەڵ قورئانە تێکەڵ نییە کە ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە بەسەرمانەوە بێعیلاجی کەین